زنار ومهدي اس يعني دخازا رخصتش هوات كما دش ديار دست بكم دست بزانم کال واشنطن چید بیتن دیار هیچ دیاره کام میکانیزما جبهه کرنا اوه گمارویه چیه الکیش آوانه کیش هز پریوت بن ده چاوه نبجه کرن بەڵە شاهیان لە کاشێر دەی بەیانی بە کاتی واشنگتن ئەو گەمارانە دەستی پێکردووە هێزی دەریایی ئەمریکا بە پاپڵشت بە هێزەکانی دیکە ئەم گەمارانە ئەسەپێنێت و خۆشی باستەواکەن کە ژمارەیە کەشتی هێزی دەریایی ئەمریکا لەو ناوچانە بن و پێشتر ئاگداریان داوە بە هەموو ئەو کەشتیانەی کە بەو گەروە تێپەڕن بە تایبەتی ئەوانەی کە چنە بەندەرەکانی ئێران و لە بەندەرەکانی ئێران دێنە دەرەوە ئەمریکا ئەڵێت ئەو کەشتیانی لە بەندەرەکانی دیکەوە دێن ئاسایی نەتوانن بڕۆن بەڵام ئەوانەی کە بۆ ئێرانە چن واتە چی ئەو شتانەی کە ئەبردرێن بۆ ئێران و ئەو شتانێک کە لە ئێرانی شەهێنێنە دەرەوە بە تایبەتی وزامانە بە تەواوەتی ڕێگەیان لێ ئەژیرێت و پێشتر ئاگاداری بە هەموو ئەو کەشتیانە دراوە کە نابێت بە هیچ شێوازێک هاتوچۆ بۆ ڕێڕەوە ئاویا بکەن و ئەگەر بێت و کەشتێک بەو ڕێرە ئاویا تێپەڕێت تەنانەت ئەگەر ئاڵاکەشی گۆڕی بێت ئاڵاشی بەسەرەوە نەبێت ئەمریکا چاودێریە کات چ کەشتێک لە بەندەرەکانی ئێرانەوە دێتە دەرەوە و دوای ئەوەی کەو کەشتیانە دێن پێشتر هۆشداریان پێدەن کە بگەڕێنەوە ئەگەر بێت و نەگەڕێنەوە ئەمریکا هەوڵدەدا دەستیان بەسەردا بگرێت و کەشتەکان کۆنتترۆل بکە وەکو ئەوەی کە پێشتر لە ڤەنزوێلا ژمارەی کەشتیان دەست بەسەرداگر کە نەوتی ڤەنزوێلانە بەردە دەرەوە و پێشتریش ئەمریکا ئەزمموی هەیە لە گەمارۆدانە ینی لە ساڵی 1964 ئەو کاتەکە هەمان بلۆکەی دیان بەسەر کوبا سەپان کە ڕێگەیان نەدا کەشتەکانی رووسیا خڵەن سۆڤێتی پێشوو هیچ چەکێک یاخود بڵێن هیچ چەکێکی ئەتۆمی بۆ کوبا ببن و ئەمە قورسترین لێرەوا باسەکرێمە قورسترین ئەرچی هێز دەریایی ئەمریکا کە جێبەجێ بکەن لەوانەیە ئەرکێکی ئاسان نەبێت ئەرکێکی بچار قورس بێت چونکە لە بەرامبەردا ئێرانی شارەشەی کردووە و باس تەواکرێت کە ڕەنگە کاریگەر لەسەر بەندەرەکانی دیکە شەبێت بەڵام هێز دەریای ئەمریکا و سنت کۆم کە ڕاگەندراویان دەرکردووەڵێن ئێمە پێشوەختە هەموو ئەو کەشتیانەمان هەموو کۆمپانیانەمان ئاگدار کردوەوە بە هیچ شێوازێک بەو ڕێڕەوەیان نەڕۆن ئەگە بڕۆن سەرەتا هۆشداریان پێدەن دووەم جار هەندێک لەوانەیە لە ڕێگە ئاوە یاخود بڵێن هەندێک موشک یاخود بڵێن هێرش بکەن بۆ دەوروبەری کەشتێکە بۆی بیان ترسێنن ئەگەر بێت و هەر سوور بن لەسەر پەڕینەوە ئەو کاتە هێزی دەریای ئەمریکا دەست بەسەر کەشتەکان داگرێت و دیارنیە دوایەوە چیان لێ کاتەگە بۆن منێ نەوت بێت پێشتر ئەمریکا دەست بەسەر نەوتی چەند وڵاتێک داگرت خۆیان فرۆشتیانەوە لە بازاڕەکانی جیهان وەکەوەی ڤەنزوێلا بەڵام تاوەکو ئەمریکا چاوەڕێیە کات کە هیچ کەشتێک نەڕوات ئەگەر کەشتی بڕوات سەرەتا هۆشداریان پێدەن دواتر تەقاکرێت یا قوڵێن هێرشەکرێتە دەوروبەری کەشتێکە دوایین جار ئەگەر کەشتێکە هەر سوور بێ لەسەر ڕۆشتن ئەو کاتە هێزێکی ئەمریکا کە هێزی ئاسمانیش بەشدارە بێت لەگەڵ هێزی دەریایی دەستە سەر کەشتێکە و دەست بەسەر کەشتێکە تاگرن بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە ئامەد چۆنە بێت خۆتەزانی لەم چەند کاشێرە دەستی پێ کردووە ینی لە سەرەتایان کاشێر دەست پێ کردووە بێکمان بەردەوامە بێت و دەگەرێتەوە سەرەوەی کاملایەن ئەتوانێت زیاتر بەرگەی ئەم وشارانە بدەن باشە دیار لەگەڵ من بمێنە چونکە حەزەکەم باسیەوە بکەین کە هەنێک سیناریو هەنێک ئەگەر هەن ئەڵێن ئەمریکا ڕەنگە دەست بباتە ئۆپەراسیونێکی لەشکەری سنووردار لەگەڵ ئەم گەمارویە لەگەڵ من بمێنە با بچمە لای زنار بزانم لە ئەوروپا چاوە تەماشای یانژی ئەف وەزعەتێتە دیتن چاوەتێتە شڕوڤەکردن مثلەن بریتانیا گوتیە ئەس بەشدار نابم فرانسا بيش از هيزا كاديا اشتيه جداش فان الين شرد آواكم المانيا الكيفت راوستيتن دناف في شريده في اجر بسته و افي اوبراسيونيا امريكا دازنار دفنا خود خورینن سر خود خورینن تانشت خود خورینن برای خود دانا واشنطن و چینی که اف هر دو ولات ده چک بکن براستی ولات اوروپی آسه ماینه ده بپرسیده نه دکارن دشاری دا رولیکی بگیرن کو دبرجواندی یک جوان آلیان دا بشکتن یا بداوی بهتن نه دکارن آشتی دا رولیکی بگیرن کو بکاربن ایدی آشتی برقرار ببیتن و داوی به اوی شری بهتن ولات اوروپی تنه حولاوی چنده دیدن لیبنیرن لکدره ده هری زیده کارن خونزی که امریکا کن او باندوره که هری کم بکن نهال ولاتن اوروپی تا که ولات که خواه نزیک جه امریکا دبینیتن آلمانیا یا بتایبتی جه سرک وزیر آلمانیا روشکار آلمانیا فریدریش میارسه دانستاندن اسلام آباد دانونر یکیتی اروپایی که راست تکلی لگل هر دو آلیان کرین لگل ایران و امریکا کرین فریدریش میارس بویا و حکومت آوی بویا لبراستی جی شهیان ولاتن اوروپی نزاننده چکن صبح
تورك یا دیپلماسی ولاتن اروپی تایبتی جی سروک انجمن هایکتی اروپاش بولاتن کندا و هش بو سعودیه قطر و امارات هیا والقلب البس دین بلندن ولاتن اروپی لدیسا جی ولاتن اروپی نکارن هیچ چتکی بکن دا خوازی دیکن کو آزادیا دریاوانی هبیدن ده تنگاوا هرمزدا حولاوی چنده دیدن که امریکا راضی بکن حولاوی چنده دیدن که ایران نهیتا عاجز کرن و زیدتر تشنا اوی شاری نبیدن لداویه دا خوب مجورن و تنه لخلکی دنیا باشه شاید براستی آلمانیا ولاتن دین اروپی نبتنه کروزا چه دیگن بلکه پلانا بالستیک هست بلکه پلانا سیستم دین جا آسمانی هست تنانت پروژه که اتمی جی ولاتن اروپی هست که فرانسا سرکشیاوی دکردم یا هری داویه یا که ایرو هاتی را گهاندن و باندورا ویل سر بورسه جی هبویه را گهاندن جالی آرمین پا برگه بو که رهبر جیوجکاری کمپانیا راین متال راین متال خودیا تانکن لیوپاردن هری ناسکریال دنیای کلگل کمپانیا دستیناسیا کو لسوئیس را لی خودی و گنجه که 5 سالی خلک روسیه نوی میخائیل کوکوریچا به هفران اوان جبو نیوا دوی یا ای سال دست به درست کردن کمپانیایی که نوکریه نوی کریه راین متال دستن سترایک سیستم اف کمپانیایی de سالانه نزدیکی 14 میلیارد و 400 میلیون یورویان و برهنانه کردن de موشکان دا de سیستم دیجی موشکان آسمانی دا اف موشکه یعنی 1000 کیلومتری 2000 کیلومتری 3000 کیلومتری نه همو جورن موشکانه لی اول گلکا برفره ها کاره که گلکی برفره کد نفر بر ولاتن اروپی دایه یا اتمی دنا بر فرانسه آلمانیا دایه ایتالیا دایه گروپا آریانا دیسان که یک جوا کمپانیای آسمانی ناسکری من ولاتن اروپیه و لفرانسه لپاریسه دیسان آواجی بحثا گلک پروژه کریه بکرتاسی ده پرسا برهمانی نا چکان دا همو جورین چکن استراتیجی نین بچوک یه استراتیجی ولاتن اروپی دانستاندن دکن کار لسر دکن هنک پروژنواجی نهاتینا را گهاندن واتا ولاتن اروپی پشت سال 2022 شر اوکراین و روسا خوبر هف دکن خوب پرچک بکن جبو هر اگر که هی تنانت پروژه که آلمانیا هست جبو هر کسی که تمنیوی دنابر 17 بو 45 سالیه دا بیتن اگر دما به دا بو 3 ماهاش آلمانیا بدر که بیتن پیوسته داخوازا مولت جسو پای بکتن روشه که بوی آوایی نبان والاتا الگلم بمین زنار هفکار ما مهدی دیجو چین الگلم بیتن چینه دما آگر بس دا زختک از زخت الایرانی کر و راضی بیت هرچنه بیت آگر بس بیت راگه هاندن و دمایکش وزارت در چین افرو بوتا خفتیا مهدی دوی قناغه دا ریا چینه چیه ده تشکی کتن بو نمانا اوی وضعیان برف باشتر بونه شایان سلاوت لێبێ وڵات چین زۆر نیگەرانە چین دەزانێت کە ڕووی دەمی ئەمریکا و هەڵسوکەوتەکانی ئەمریکا زیاتر بۆ ئابووری چینە و بۆ چینە هەروە و سەردانی ترامپ ئەمڕۆ کە وەزارەتی دەرەوە لە وەڵامی پرسیاری من ئەوەیان باس کرد کە ئەوان بۆ جێگیرکردن یان بۆ مسۆگەرکردنی ئاسایشی وزەی خۆیان هەموو شتێ دەکەن هەروەها بێ ئەوەی ناوی ئەمریکا بێنن ئەوان دەزانن ڕووی دەمی ئەمریکا لەوانە بەڵام ناوی ئەمریکا نێناوە لە لێدوانەکە دەڵێ بەڵام ئەم شەڕەکە شەڕی ئێرانە و کێشەکەی لەگەڵ گورمز و ئاوەکانی دەوروبەری دروست کردووە دەبێت ڕابی گیردرێت و دەبێت کاریگەری لەسەر ئابووری دنیا نەبێ چونکە ئەگەر کاریگەری لەسەر ئاسایشی وزەی ناوچەکە بێ بۆ ئابووری جیهانی شە مەبەستیان چینە کە چین بە سەرچاوەی ئابووری دنیا دەزانن چین زۆر نیگەرانە چین دەشێت زیاتر فشار لەگەڵ ئێران بکە کە ئێران بکەوێتە ژێر دانوستاندنەکان و دانوستاندن لەگەڵ ئەمریکا بکەن و زیاتر چین یعنی بەربەر ئەو گورزە نەکەوێت چونکە ڕۆژانە چین زیاتر لە 5 بۆ 6 میلیۆن بەرمیل نەوت بەتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە گەری هورمزەوە دەکرێ یان دەهێنێ ئەمە جگەلەوەی کە 90% نەوتی ئێران چین دەیهێنا ئێستا ئەوەی فەنزوێلەی بەدەستەوە نەما ئەوەی سووریە بەدەستەوە نەما ئەوەی رووسیا بەدەستەوە نەما ئەوەی ئێرانی بەدەستەوە نەما کە پشتی شێریان بەداشکانێکی زۆر گەورە دەیکڕین ئێستا ناچارە بە گرانتر بیکرێ لە بازارەکانی دنیا چونکە خواستی نێوخۆ 15 بۆ 16 میلیۆن بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا ئەگەر ئەم نەوتە کەمتر بێ کە ئێستا سێنۆپێک و CNPC ئەوان هەمویان نزیکەی 2 میلیۆن بەرمیل پاڵاوتنیان کەمتر کردوتەوە کەواتە خستنە ڕووی بازار و کارگەکان و پیشەسازیەکان کەمتر بووە کەواتە کاریگەری لەسەر هێناردە و هەموو بازارەکەی چین دەبێت و ئەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر کۆی داهاتی گشتی چین دەبێت کە تارگێتی ئەم ساڵیشان
4 بۆ 5 بۆ 5 لە 100 بووە کە ئەمە کەمتر دەبێت دەشێ ئەمە ئامانجی ڕۆژئاوا بێ چینیەکان و میدیای چینەکان پێیان وایە کە ئەمە دژی ئابووری چینە دژی چینە حکوومەتی چین لەگەڵی نییە لە دەستپێکی ئەم شەڕۆ تا ئێستا بە لێکدانەوەی من ڕۆژێ زیاتر لە دووجا چین ئیدانەی کردووە چین دانای چین داوای ئاگربەز دەکات چین داوای ئەوە دەکات کە پاوانخوازی نەکرێت لەشکردکێشی نەکرێت دەستێوەردان نەکرێت لەگەڵ سەروەری ئێرانە بۆیە پێدەچێت چین داوا لە ئێران بکە بۆ ئەوەی هەر چۆنێک بە لەگەڵ ئەمریکا بگەنە لە تێگەشتنێ یان شارەزایان پێیان وایە ئەمە کارتێکی دیکە دەبێت لە دەستی ترامپ کە لە مانگی ئایندە لە 14 5 دێ لەگەڵ شی جینپینگ دادەنیشێت و بتوانن لێک تێگەیشتنێک ساز بکەن یان ئەنجام بدەن. باش مهدی توشی گەلمە ببینە دیار ئەس دێمە دەفتە بڕیار وایە تاوەکو 21 مانگ ئەو ئاگربەستە بەردەوام بێت یعنی ئەو گەماریۆی ئێستا دێتە واتای ئەوەی کە ئەمریکا جارێکی تر ئەو سیناریۆی کە دەڵێن مانۆڕێکی سەربازی ئۆپەراسیونێکی سەربازی سنووردار لەسەر ئێران دەست پێ دەکات بەوێ هەندێک ئامانج بپێکێت لە قسەکانی وەزیری جەنگ چیت دەرهێنا دیار ئەوەم پێ بڵێ ینی مەرجە بە دەستپێکردنی ئەو گەمارویە شەڕێکی تر بردومانێکی تر جارێکی تر دەست پێ بکات لە ماوەی ئەو ئاگربەستە نەمێنێت. بەڵە شایان سەبارەت بە قسەکانی وەزیری جەنگ من پێم وایە ئەم قسانە کۆم بوون هی 5 ڕۆژ بەر لە ئێستا بوون نازان بۆچی ئاژانسەکان ئێستا داناوەتەوە چونکەوەی من جۆم لەگەر هەمانە قسانە مکەو ڕۆژە من لەوێ بووم خۆم لە کۆنفرانسەکە بەشدار بووم کە قسانەی کردو بە قسەکانیەوە دیار یعنی دیار قسەکانی کۆم بوون یعنی دیار ئەوەم پێڵێت کە ئەوە لایڤ نەبوو ڕاستە و خۆ نەبوو چونکە ئاژانسەکان ئێستا دایاننا. من پێم وانە ڕاستە و خۆ بێت چونکە قسەکانی وەکووا بوو هەمووی دووبارە من بۆ من سەیریشم کرد ئەو کاتێک قسەیە کرد سەیری ئەو ئیمێڵانەی کە لە پنتاگۆن بۆمان دێن هیچ شتێکی وانە بوو وەلامان کادا تەنانەت سایتی پنتاگۆن خۆشی نەیگواست بۆەوە عادەتەن بۆ ئەو جۆرە کۆنفرانسانە یان جۆرە گوتارانە ئێمە ئاگدارەکەنەوە یان ئەگەر لەوێش ئامادە نەبین هەر پێمانەڵێن ئەمە وەزیر گوتاری هەیە و لەو شازە قساکە عاتەن ئەگەر لە پانێڵێک بووە ئەموت لەوانەیە ڕاستە و خۆ گەشتم وڵی دیار با پێ بڵێم ینی خۆش دیقەتت کرد بەی شازێک باسی گەمارۆی نەکرد ڕاستە وڵی ڕۆژنامە نووسێکی وردیت و بەڕاستیش من پێم وانە ڕاستە و خۆ بێت یەکەمی بێڕکابەریت ئەی دەستت خۆش بێ پێش هەموو ئاژانسەکان کەوتیت پێم بڵێ مادەم کۆم بوون هیچ شتێک دیارە کە واگربەستە بوەستێت تاکو ئێستا ئەمریکا گوتێت ئێمە پابەندین بۆ ئاگربەستە واتە و ماوەی کەماوێتی ئەو دوو هەفتەی کە داویانە پابەندن ئەگەر بێت و ئێران پێشێلکاری نەکات ئەوان بای شازێک پێشێلکاری ناکەن وە لەمان کاتدا ئەمریکا خۆشی گوتوێتی ینی هەر ئەو ڕۆژە سەرۆکی سەرۆکەرەکانی ئەمریکا گوتی ئێمە ئامادەکاریەکەین بۆ هەموو سیناریۆیەکانی ئەمریکا ئامادەکارێکا بۆ هێرش دەست پێکردنەوەی هێرش ئامادەکارێکا بۆ ئۆپراسۆنی فراوان ئامادەکارێکا بۆ ئۆپراسۆنی سنووردار بەڵام مەرج نییە ئەمانە جێبەجێ بکە ئەوان ئەیانەوێت سەرۆکی ئەمریکا هەموو بژاردەیەکی لەبەردەست بێت ئەگەر حاڵەتێک کاتە پێشەوە سەرۆک بە ئاسانی بڕیار بدات بژاردەکانی لەبەردەست بێت کە چی بکات چی نەکات واتە ئەوان گوتویانە ئێمە بەپێی هەلومەرجی ناوچەکە بڕیارە دەین ئەگەر بێت و ئێران هەوڵ بدات سەکی ئەتۆمی بەدەستبێنی یان پیتانی یۆرانیۆم دەست پێ بکاتەوە ئەمریکا بێگومانە ماکات بەڵام تاوەکو ئێستا هیچ ئامادەیەک نییە کە ئەمریکا پێشەکاری ئاگربەستەکە دەست خۆش سپاس بوو تاو زنار و مەهدی